ئازانم خۆشحاڵم لەگەڵ تیمی کەناڵە نێرگزیەکەی کورساتە ئەوڕۆکە سەردانی یانەی پیرەمێرد بۆ تەمەنداران کە لە شاری لەندەنە بکەین چونکێکم هەر یەکێک لە ئەندامانی ئەو یانەیە بۆ خۆیان ئەرشیفێکی دەوڵەمەندن کە لێواولێون لە یادگاری و یادەوەری کۆن با بزانین بچینە خزمەتیان ئەوان چۆن باس لە نەورۆزی سەردەمی لاوێتیانەکەن با فەرمون هیواگیان با بڕێین. بینەرانی ئازیز و خۆشەویست، دیارە یادی جەژنی نەورۆز لە سلەیمانیە هەر لە دێر زەمانەوە تایبەتمەندێکی خۆی هەیە. پێمان خۆشە ئێستا لەگەڵ بەڕێزێکە چاوپێکۆن نەکەین کە لە ئاهەنگەکانی پیرەمێردی شاعیرە ئامادە بووە. کاک محەممەد جانم کاتەوە باش. مەرحەبا، تۆنی باشین. کاک محەممەد جان ئەگەر باسێکی جەژنەکانی پیرەمێرد کە لە مامەیارە و ساسی ئەیە خۆ لێوێ بوویت ئەگەر باسێکی مان بەوکەی زەحمە نەبێت. زۆر سوپاس. لە هەموو ساڵێک لە گردی مامەیارە لە خواریەوە کارێزی وەستا شەریف بوو. لە کارێزی وەستا شەریف لە نەورۆزە پیرەمێرد ئاهەنگێکی گێڕا ژن و پیاو تێکەڵاوە بوون خواردنیشیانە کرد. ئیتر ئەو ڕۆژە ئەبوو بە هەڵپەرکێ و دەوڵ و زۆرنا و کەیف و بەزم بە موناسەبەتی نەورۆزەوە. لە پاش ئەوە من لە بیرمە بەباشی کە لە نەورۆزە فایق بێکەس بەڕەحمە بێ شاعری گەورەی کورد ئەو هاتە پێشەوە شعرێکی ڕێخست بوو بەرامبەر بە ئەدمۆنز مستەشاری ئینگلیز بوو لە سلەیمانی هات بەرامبەری ڕاوەستا وتی ئەم شعرەی وت 27 ساڵە زەلیلی دەست من ڕەجبەری تۆم بنان و ئاو و جل و بەرگی خۆم خزمەتم کردی لە ئێران و ڕۆم. ئەدمۆنز وەزعی چۆن بکەوە شیعرەی بە خوێنە. ئەدمۆنز هەر تۆزێ سەری با تۆزێ کوردیشی ئەزانی کوردیان فێر کردبوو. ئیتر یعنی هین نەبوو زمانی هین بوو معروف جاوک هین بوو متصرفی سلەیمانی بوو ئەو وەختە. ئیتر ئەو هینە ئەو کابرایە پیاوێکی زۆر بەقووەت بوو. کاک محەممەد ئەو خواردن و خواردنانەی کە ئامادە کرا چی بوو خواردنەکان و چێ ئامادە لەسەر حسابی چیە کرامانە؟ ئەو خواردنانەی کە ئەکرا ئەوی ڕاستی بێ پیرەمێرد خۆی ئەگەڕا پێشی نەورۆز بەناو بازاڕە هەچی ئەوانەی کەوا پارار بوون و حەجیانە کرد کۆمەک بکەن لەگەڵ نەورۆزە ئەوانە هەموو پاران پارە کۆکرایەوە لەلایەن پیرەمێردەوە. پیرەمێرد لەو ڕۆژە خواردنی دروست دەکرد کەبابێکی زۆر کەبابی نایاب و یاپراخش لە عینی وەختە چادرێکیان هەڵا لەو چادرانەوە کە باران بوارێ ئەم کابرایە ئەم خواردنانە ئاهات ئیتر بەشی هەموو کەسێکیە کرد. ئیتر ئەوی ڕاستی بێ نەورۆز لە هەموو لایەکەوە ئەکرا
لە هەولێر لە سلەیمانی لە هەموو لایەکەوە لە بەغاش لە بیرمە لە پێشەوە لە قاعەی فەیسەڵی دووەم هین کرا ساڵی چەند ساڵی 1942 بوو لە ساڵی 1942 لە قاعەی فەیسەڵی دووەم ئەو نەورۆزە دەست پێکرا جەماعەتێکی زۆر بەڕەحمە بێ ئیبراهیم مەحمەد بەڕەحمە بێ عەبدولقار خەزاد جەلیل وچێر ئەمانە سەرپەرشتی نەورۆزەکان کرد و حتا لە کاربەدەستانی ئەو وەختە عومەر نەزمی وەزیری داخلیە بوو هات حاضر بوو لە نەورۆزەکە بەڵام نەورۆزێکی هەژگار پڕ لە خەڵق و یعنی ئیتر پێشکەشەکە شەڕە شیعر و شیعری تازە شێعر و لە پاشەوە نێرگزیان بڵاوە کردەوە بە مناسەبەتی بەهارەوە نێرگز بڵاوە بۆ بەناوە هەموو کەسەکانە نەورۆزی شاری سلێمانی کە لەسەر دەستی پیرەمێردی مەزنی شاعیری گەورەی گەلەکەمانە جۆش و خرۆشێکی زیاتریە بەو یادە پێمان خۆشە ڕووناخان ڕووناکسایب کە خۆی بەشدار بوو لەو جەژنانەدا و خۆشی نزیکە لە بنەماڵی پیرەمێردەوە باسێکی ئەو یادگارانەی ئەو ڕۆژانەمان بۆ بکات بۆنەی ئەوەی کە من لە بنەماڵەی بڵێن پیرەمێرد خاڵی باوکمە جەمیل سائب و نزیکترین کەس کە خێزان ئێمە لەوانەوە نزیک بوو بێ خێزانی ئێمە بۆ زۆر تێکەڵاویمانە بۆ مناڵی لە پەنجاکانە بیرمە کە ئەو کاتە ئەیان و ئەو ساپیانەوتن مسەڕفەکان منیان کردبوو کە نەویادی نەورۆز بکرێتەوە بەڵام پیرەمێرد هەر وازی نەهێنا یادی نەورۆزی هەرە کردەوە ئەو کاتێش چۆن بوو شەو پیاوانی ئەنار لەسەر گردی بامەیارە داریانە برد و ئاگریانە کردەوە ئێمەش کە ئێمە مناڵ بووین خێزانی ئێمە بڵێن ماڵی دایکم و مامم و ماڵی مامەکانم و ماڵی ڕەحمەخان کە دایکی پایەخۆشیارە و خاڵۆزای باوکم بوو هەموو کۆبوونەوە لە ماڵی پیرەمێرد ئەو شەوە شت حاجرە کرا بۆ سبەینێ بۆ ئەوەی بچنە دەرەوە ماڵی پیرەمێردیش هەموو کەسێ ئەوانەی کە لەو زەمانیە ژیاون ڕەنگە بزانن لە پشت ئاشی ئەلەکتریکەکەەوە بوو چاپخانەکەی لێبوو بیرم یە من کە بناڵ بووم چاپخانەکە لای دەرگای حەوشەوە بوو لە کە ئەچیتە ناوەوە ئیتر حەوزێک بوو دوایەوە ئەچووی خانۆکەی پیرەمێرد خۆی کە تیا ئەژیا من بە مناڵی زۆر چوومەتە لای کە ژوورێکی بچووک بوو کورسێکی تیا بوو کە لەسەری ئەنۆز و مێزێک و ئەتر هەرچی کەرەسەی نووسین و کتێب و شتی هەر لەوێ بوو ئێمە بە مناڵی زۆرمان حەز لێ کرد خۆشترین شوێن بوو کە ئەچوین بە تایبەتی من حەزمە کرد بچم بۆ چاپخانەکەی یاریم بە حرفەکانە کرد ڕووناخان ئەو چالاکیانەی کە ئەکرا لە مامەیارە و لە کارەزی وەستا شەریف چی بوو چالاکیەکان چی ئێجا بۆ بەیانیا کە ئەڕۆیشتن چادریان هەڵا بۆ خێزانەکان چونکە بارانە باری ئێتر ژنان لەوێ لە ناو چادرەکانە سفرە ڕاخراو ئەو چێشتونانە ئیتر خۆتان نەزاندن لە یاپراق و خورما و ڕۆن و میوەی ئەوسا ئەبرا هەموو بە کۆبەڵدا ئەنیشتن ڕیزە بوون و یەکێ لەوانەی کە بانگەکران ماڵی شێ مەحموو بوو کە داوا دەکران لەگەڵ حەبتەخانی نەقیب ئەوانم باش بیریە کە ئەچوینە ئەوێ لەوێتر لە ژنان بەجیادا ئەنیشتن ئێمەش دوایی ئەچوینە سەر گردەکە کە پیرەمێرد و پیاوانی ئەو ساک ئەوانی من بیرم بێ باوکم بۆ مامم بۆ عەزیزەفەنی بۆ زۆر لەوانە ئێستا وێنەیەکیان هەیە هی یادەوەری ئەوسا کە هەموو کەس هێتوانێ بیبینێ دانراوە
مەکتەبەکانیان هێنا تەلەبەی مەکتەب کچ و کوڕ گۆرانیانەوت سرودی نیشتیمانیانەوت هەڵپەرکیانەوت چالاکیان هەبوو مامۆستاکان لەوە مەسئول بوون کە چالاکیانێکێ لەو چالاکیانە هەڵپەرکیەکی مناڵانە بوو هەیگوڵ هەیگوڵ ئەوە ڕەنگە هەیگوڵە کرا گوڵیانەگەر بەدەستەوە هەڵیانە و لەو ئینانە هەموو مەئموری حکوومەت هەموویش ئەهاتن ئەگەر ئەو کاتە مستەڕیفەکە لەگەڵ پیرەمێردا ڕێک وایە ئەویش ئەهات ئیتر تا ئێوارە ئەمە ئەکرا پیرەمێرد نوقڵی بە بەشێوە شیرینی ئەبەشێوە پارەیە بە مناڵان بە دیاری تا ئێوارە ئەمە ئەکرا دوایی وردە بە پێ ئەگەڕانەوە بۆ ناوچە با بزانین لە دەڤەری بادینانی ئازیز بە تایبەتیش لە شارۆچکەی عەقرا ئاکرێ بزانین چۆن لە ساڵانی پێشووە یادی جەژنی نەورۆزیان کردەوە. کاکە عەزیزجان ئەم کاتەوە باش جەژنیشی پیرۆز بێ حەزەکەن باسێکی نەورۆزی ئاکرێمان بۆ بکە هی ساڵانی گەنجێتی و لاوێتی و هەرچەنگە ئیساش گەنجیش کرد بەداخەوە لە ئاکرێ نەیان دەزانین نەورۆز چییە پاشی ساڵی 1958 ئەو وەختە زانیمان کە نەورۆز هەیە کە حەفلەمان دەکرد بە نەورۆز دەچوونە دەرەوە سەیران و مەسەیرن خواردنمان دەکرد و دەچوونە دەرەوە و بە دۆڵ و زڕناوە و بە شایەوە و بە خۆشیەوە بەس بەری 58 على الإطلاق نەورۆز نەبوو چونکە ڕەجعیەت زۆر بوو نا ئاغاکان عەشیرەتەکان وایان نەدەکرد ئەمە تەمەتوع بە نەورۆز بکەین ئاهەنگێڕانەکە و کاتە چۆن بۆکو ئیستا ئەچوونە سەر شاخەکە بە مەشخەڵەکانەوە پاشی 58 دەچوونە سەر شاخەکە ئاگریان دەکردەوە حەفلان دەکرد سەیرانیان دەکرد پاشی 58 ئەمە بەری 58 على الإطلاق شتی وا نەبوو زۆر سپاس کاکە عەزیزجان هەر لە خۆشیاوی کەرکووکی قورسی کوردستان هەمیشە یادی نەورۆزی بەرز و پیرۆز ڕاگرتووە پێمان خۆشە لێرە خات و جێلاسخان کە خۆی خەڵکی کەرکووکە بزانین چی یادەوەرێکی هەیە لەگەڵ نەورۆز و جەژنەکانی نەورۆزدا لە شاری کەرکووک جێلاسخان باسێکی نەورۆزەکانی شاری کەرکووکمان بۆ جارە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان و بە تایبەتی کە سوکاری شەهیدان بەڕاستی بۆنەی نەورۆز لەگەڵ هەموو شارەکانی کوردستانە جیاوازی هەیە من لە بیرما هەتا ڕێژێم لێک لە دوایەکەکانی کە حکمی عێراقیانە کرد بە چەوساوایی ئەکرانە جەژنی نەورۆز بەڵام هیچی وەک کاتی بەعس نەبوو ئەم مناڵە جوانانە لێرە ئاگریانە کردەوە لەوێ هاتن حەریقیان هێنا ئەیان کوژانەوە لەم تەپلۆسکاکان کەرکووک لە بینی دۆڵەکانی کەرکووکە ئەم مناڵانە داریانە هێنا جارێ من لە بیرما بەپێی ئەوەی خۆم مامۆستا بووم مناڵ لە مانگ یەکەوە پارەیان گردەکردەوە بۆ ئەوەی تایە بکڕن بۆ ئەوەی دار بکڕن بۆ ئەوەی ئاگر بکەنەوە بەڵانەیانە هێشت ڕژیمی بەعس و دار و دەستەکەی نەیانە هەیە زۆر مناڵیانیان ئەچەوسانە و لێیانیانەدا و زۆر جایانیان برد بۆ بەردیخانە وەکو بڵێ نوکتەیە کشم لە بیرە لەو بارەیەوە ڕۆژێ مناڵێکە بوو ناوی ڕاماڵ بوو نزیکمان بوو لەکوێ لێیانەدا یانویست بیگرن لە حەقی ناهاتن هاتن بۆ ماڵ کە سوکاری بیگرن بە دایکیان وت ئەمە ماڵ کێیە وتی های بێت جەلال وتی منو جەلال تاڵەبانی دەستی خۆی زابتەکەش دەستی کردە پێکەنین بەڕاستی بەڵا هەر ڕاماڵیان نەگرت ئاخری ئاگری خۆی کردەوە ئەگەر هیچ دەبوایە بە شەو ئەیان کردەوە
شد ببرە و پیری مەرگەوە لاوان باشقە چون ببرە و پیری مەرگەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆز هاتەوە ئەم ڕۆژی لە شاری کۆیە ئەدیب و شاعیر و ڕەوشەنبیر هەرکەوتونە و ڕوحی وەتەنیەت و ئەوانە زۆر تێدا بووە وەزانە ئاینەکانشمان دەوری باڵایان دیوە لەو پێشکەوتنانە لەوانە مەلای گەورە لەوانە لە شاعیرەکانمان کاک درزار و دلدار و بەدەیان شاعیری دیکەش ئەوەی من بەبیرم دێ لە پەنجایەکان و لە پێشی پەنجایەکانیش چەند ناوچەیەکە بوو لە کۆیە بەهاران سەوز و سۆر و دەبووە شوێنی خۆش بۆ سەیران ئەجا هەند کە نەورۆز دەهات بە ناوی سەیران دەچووینە وێندەرێ لەوێ ئەدیب و شاعیر و ڕەوشەنبیرەکان داهاتن شەوان شەوی نەورۆز هەموو شتێکمان ئامادە دەکرد و لەگەرە خۆمان دەمان برد و شیعاراتیشمان دەنووسی لەگەرە خۆمان دەمان برد بەڵام لە ترسی حکوومەتی بە ئاشکرا لەگەرە خۆمان نەمان دەبێت کە دەچوینە شوێنی ئیحتیفالەکە و ئاهەنگەکە ئەوجا شیعارەکانمان هەردەواسی و ڕەوشەنبیر و شاعیر و گۆرانی بێژەکان دەستیان بە حەفلە و بە گۆرانی گوتن و شعر خوێندنەوە دەکرد لەسەر نەورۆز و لەسەر کورد و لەسەر کوردستان لە کۆیە چەند من ناوچەیەکەیە هەبوو کە ئەوەی لێ دەکرا نەورۆز لەوانە تاتووکان ئۆمەر خونچان حەمهامۆک و زۆر جاری واشەیە دەچونە ناو ڕێزەکانی کۆیەوە ئەو ئاهەنگانە دەجێڕاهینی هیچ ساڵێک ئەگەر بە ناخۆشی باە ئەگە بە خۆشی باە ئەگە حکوومەت تەداخلی بکرد باە و خەرجیشی بکردە باە یادی نەورۆزێم هەر دەکراوە خەڵقەکەش بە جۆش و خۆشەوە ئەو یادیان دەکردەوە و هەموو جۆرە خواردن و دۆر و زۆرنا و جلی کوردی و حتا پێڵاوەکانش پێڵاوی کوردی بوو لە پێ دەکرا و شایی و هەلپەرچێب ئەو ڕۆژە تا ئێوارە دەکرا لە ئێوارەش درەنگ خەلق پۆل دەگەڕانەوە ئەجا هەندێک من جێگا هەبوو گوڵێکی ورد هەیە پێی دەرم بنەوە شەم بۆ نەچی خۆشی هەیە یاخود گوڕە نێرگز خەلق بەدەستەوەی دەگرت و دەهیناوە کە ئەوە علامەتی بەهارەیە کەوابوو لە کنەمە نەورۆز و ئازار و ڕاپەڕین نیشانەی ئەوەیە کە کورد لە بندستی زولم و زۆرداری دەبی ڕزگاری بی و لە کوردستانی عێراق ڕزگاریمان بوو ئەوە تا حکوومەتی خۆمان هەیە خۆمان حکومی خۆمان دەکەین وارداتی خۆمان هەیە هیوادارم کە ئەو وەزعە هەر بەردەوام بێ و بچەسب بێ و بابزانین لە هەولێری هۆلاکۆبەزیێن لە دێر زەمانە چۆن یادی نەورۆز دەکرایەوە کاگەڕەوە و جانباز کە هیچێکن لە بنەماڵە بەناوبانگەکانی شاری هەولێر بابزان یادەوەریەکانی چێ لەگەڵ نەورۆزدا کاگە ڕەوجەفەر هەر وەخت لە کەونەوە نەورۆزێکی زۆر خۆش دەکرا لە هەولێر دایمەن دەچونە دەرەوە لەسەر قەڵات ئاگری و ئەوانە دەکرا حتى لە زمانی بەعس یعنی بە هەر ئەو نەورۆزار دەکرا کە بچوو باید ڕێی شەقلاوی هەموو چایەکان ئاگریان پێ دەکرد ئێمەش هەموو جارێ ئیشتراکمان دەکرد لە نەورۆز نەورۆزێکی خۆش شایی و هەڵپەرچێنە و مقامە عمەر دزەی وەختی خۆی گۆرانی نەورۆز ئەوانەی دەگوت و تر وەختەکی باشمان ڕادەبارد
یادکردنەوەی جەژنی نەورۆز لە ناو شاری بەغا کارێکی هەروە ئاسان و سانان نەبوو. با بزانین ژیانخان کە خۆی لە دانیشتو شاری بەغا بوو ئەوان چۆن یادی نەورۆزیان کردوێتەوە. ژیانخان باسێکی نەورۆزی بەغامان بۆ بکەین. بەغا طبعا ئەچی کوردی بەغا بوو لەوانەیە خەڵکوان تەسەوەر کە هین نەبوون بەعکسەوە یعنی ئێمە ڕۆژمان نەژمار دەتا نەورۆز بێت ئیتر کە نەورۆزە هات پێش ڕۆژێ دوسێ یعنی عائلە و هین خەڵک بڵین ماڵان کۆ ئەبوونەوە ئەچوین بۆ هین سەدر القەنات سەدر القەنات لەوەی ترە چی عەرەبیش بۆ ئەیزانی ئەو ڕۆژە کورد هەمووی لەوەیە ئیتر کە ئەمە ساڵی چەند؟ ساڵی تر 69 ئیتر شەستەکان و هەفتاکان هەموو کورد هەر بۆ سەدر القەناتە چوو ئیتر طبعا پراخمان ئەبرد دووسێ عائلە بەیەکەوە کۆ ئەبووینەوە ئیتر هەر ئێمە نەبووین تر ئەچووینە ئەوێ ئەتوت ڕۆژی مەحشەرە ئەوەمە کوردی تیا بوو ئیتر هەڵپەڕکێ دەستی پێ کرد دەتانی وەی شەروامان لە عەرەبیشە کرد عەرەبەکانیش یعنی فێری هەڵپەڕکەمان کردبوون بە دۆڵ و زەرناوە یعنی هین بوو هەر تەسەوەری ناکەی یعنی یەک فەرتەنەیە بوو ئیتر تا بەعزە جار هینەکانیشە هاتن یعنی مەسریەکان لەو ئەخیر لە هەفتاکانە مەسریە هاتن هینەکانە هاتن عەرەبەکانی تریش فێر بووبوون کە نەورۆز تر لەو ڕۆژە ئیتر هینە کورد هەمووی لەوێ و هینەکەن هەڵپەڕکەیەکەن ئیتر وای لێ هات ساڵی هەفتا و شەش و هەفتا و حەوتوانەی تر حکوومەت منعی کرد وای لێ هاتبوو نەمانەتوانی یعنی ئەچوین هەر وازمان نەهێنا هەر ئەچوین ئیتر بەس نەمانەوێرە یعنی هەڵپەڕکە و شت مەمنوع بوو وای لێ هاتبوو ئیتر بەس چی هەر ئەوەنە تەزانی لە پڕێکا مەجموعەتە کوڕی گەنج دەوری دە 15 لە پڕێکا ئینیانە کرد هی ئەو ڕۆژە ساڵی تازای نەورۆزە هاتەوە سرودەکەیانەوە ئیتر هەر لەگەڵەیانوت ئیتر شڕتە بە دوایانەوە ئەمە ڕایانە کردەوان ڕایانە کرد ئیتر ئێمە شەر بە دوایی لە قپەی وا ئەگەڕاین ئیتر یعنی هەتا ئستاش یعنی تا ئێستاش سا لە زەورا ماوەیەکیش لەسەروان پاک بوو یعنی هەموو ساڵێ هەر نەورۆز بەیاد کراوەتەوە لە بەغا کوردی بەغا قەتی زۆر سپاس ژیانخان شهيدي وتمشي